سڵاتان لێبێت و ئەم کاتتان باش وەک دەزانن چەند ڕۆژێکی کەممان لە ساڵی 2023 داماوە و پێدەنین ناو ساڵی نوێ و ساڵی 2024وانێ ئامادەکاریەکان لە شاری سلێمانی کراوە بۆ ئەو بۆنەیە بۆیە ئێمەش لە تۆی هاوڵاتی ئەپرسین تا چەندە خۆت ئامادە کردووە بۆ ساڵی نوێ لەگەڵمان بن. ساڵ نوێ بەنسبەت ئێمەی مسلمان ساڵ کە دەڕوا لە کۆتایی ساڵ ئینسان دەیبیر لە خۆی بکاتەوە لەو ساڵە چی کردیە چۆن هەولیدا چی باش کردێت چی خراپ کردیە بە خۆدا چنۆی لۆ بکە لە کۆتایی ساڵدا لەو ساڵە کە دێتن ئەوەی کە خراپ و هەڵەیە کردیتی دووبارەی نەکاتەوە لە ساڵدا بێ و کاری چاک کاری باشە و خزمەتی کۆمەلگاکە و دەوروبەری خۆی بکە. زۆر باشە سەری ساڵۆک و بۆنەیەک لای خۆشمان هەموو ساڵەیە دەکرێتەوانێ تۆ چۆن خۆتی بۆ ئامادە ئەەکەی بە ئەو بۆنەیە؟ وڵای ئەو بۆنەوەی کە سەری ساڵ کە دەکرێتەوە ئی مسلمانان نییە بەڕاستی ینی بەو شێوەی خەڵک دەیکاتەوە ئەمن بەو شێوە نایکەمەوە ئەمن لە شەوی سەر ساڵ دادەنیشم پێداچونەوەک بە ژیانی خۆمان دەکەین بزانین کەم کوڕی و چ بۆ چ نەبووە ئەو ساڵە لۆ من زۆر ناخۆش و تێپەڕی بەڕاستی ئینشاڵڵە ساڵدا بێ ساڵی خۆشی و بەختەوەریم دەبی. پلانێ بۆ ساڵی تازە چییە؟ وڵی پلان لۆ ساڵی تازە بێتەوە لەناو مێشکمان زۆر ئەگەر بربەست و ئەلقەلە نەبی ئینشاڵڵە جێبەجێ دەکەین و دێتە جێ. سڵاو لێ بێتە چەند دەخۆت ئامادە کردو بۆ سەری ساڵی نوێ؟ وەڵا ١٨ ئاخر جارێ دوو دڵم لە سەری بڕشتمە ئامادە کردووە بەس جارێ دوو دڵم لە سەری بۆنەیە سەیرەکە وەکو جەژنێک کۆبوونەوەی ئایلەیتانەیە ئەچیتە دەرەوە چۆن یادیەکەیتەوە؟ وەکو بۆنی هەر سەیرەکەم. سڵاو لێ بێ چۆن خۆت ئامادە کردو بۆ ساڵی نوێ؟ زۆر سپاس سڵاو لە تۆش گیانی من وەکو هەموو جەژنەکانی تر تەبەن ساڵی نوێ جژنێکیان بۆنەیەکی جیهانیە ئێمەش وەکو وڵاتانی تر بەشداریەکەین لەم بۆ نەخۆشەیە یان ئەچینە دەرەوە ئەگەر کۆبوونەوەی خێزانیمان نەبێ ئەیکەین جارێکە بڕیارمان نەیەوە ئەگەر نەشبێ ئەچینە دەرەوە وەکو خەڵک خۆشی خۆمان لەسەر شەقامەکان دەرەبڕی. زۆر باشە تۆ پلانت چییە بۆ ساڵی 2024 هیچ پلانێکە هەیە لە ساڵ 2023 هاتی بێتە دی؟ طبعا هەموو کەس ئاوات و هیوای هەیە ئیشەڵڵا ئەوی لە دڵمایە بۆم بێتە دی وە خۆشم مامۆستام بەو هیوایم یعنی بەو پەڕی دڵەوە حەز دەکەم دەرگای قوتابخانەکان بکرێتەوە بارودۆخی مامۆستایان و فەرمانبەران چاک ببێت بۆی قوتابیەکانمان بێبەش نەبن لە خوێندن ئێمە هەموو خەمی ئێمە پاشە ڕۆژی قوتابیەکانمانە حەز ناکەین لە خوێندن دواکەون بەڕاستی حەز دەکەین دەرگای قوتابخانەکان بکرێتەوە ئیشەڵڵا ساڵی تازە بێتە ساڵێکی زۆر خۆش و زۆر بێکێشە بۆ هەمومان بەگشتی بە تایبەتی تۆی باڕێز. سڵاو لە ئێوەش وڵا هەروەکو ساڵانی پێشووتر تەمان سەری ساڵەکان هەموو ساڵێک کە ئەم یادە ئەکرێتەوە خۆشان بە تایبەت لە سلێمانی و هەروەکو ساڵەکانی پێشووتر چۆن خۆمان ئامادە کردو و بۆنە و ئاهەنگەکان کە ڕێگەخرێت ئێمەش ئەچینە دەرەوە جێکی خۆش وەرەگرین بە تایبەتی ماژدیمۆڵ کە من هەموو ساڵە هاتووم ئەم ساڵیش حەزم کردووە کو ساڵانی پێشووتر هەر سەردام بکەمەوە.
باشە تۆ کەواتەوەکو بۆنێک سیرەکەی تۆکو جەژنی خۆتە گێڕی لەو شەوەیە بەڵێ بە دڵنیاییەوە چکە خۆشە خەڵک هەموویەتە دەرەوە ئێمەش حەزەکەین ینی وەکو ئەوان بینە دەرەوە جێ بگۆڕین ئینشاءڵڵا. زۆر باشە پیلانە بۆ ساڵی نوێ هیچ شتێک هەیە بتێ لە ساڵی تازە لە ساڵی 2024 بکەیت؟ پلانەکە ئەوەیە ئەو داوا ئەەکەین یعنی مەسەلەن چی ناخۆشی هەبووە لە ساڵی پێشووترا ئەم ساڵ دووبارە نەبێتەوە ئینشاءڵڵا. پلانەکانمان ئەوەیە ئیتر وەکو خەڵکی تر چۆن پلانیان هەیە ئەڕۆڵە شتی تایبەتی گۆڕانکاری لە ژیانە لە گۆڕینی ژیان مەسەلەن لە گۆڕینی برادەر لە گۆڕینی بەتەواوەتی ژیانی خۆت بگۆڕی. کەواتە لە ساڵی 2023 هیچ شتێک هەبووە تۆ بەدەستە نهێنا بێ بتێ لە ساڵی نوێ بەدەستی وێنی؟ بەڵێ بێگومان ئەوە خاڵەکە لە خاڵەکان کە زۆر ئیتیمام پێیا و هەوڵی بۆ ئەین ئینشاءڵڵا. داواکەم لەخوای گەورە ئیشەڵڵا ئەو ئاواتانی کە نەهاتۆتە دی لەم ساڵەیە بێتە دی ئینشاءڵڵا بۆ هەموو کورد. ڕاستی خۆ ئامادەکردنەکەم وەکو ئەوە نییە ینی بڵێم وەکو جەژنێک بیبینم بەڵام وەکو ئەوی بینم کە تۆ ساڵێک پڕ لە ئەزمون تەواو کردووە ئەبێ پلانێکی هەبێ لەو ئەزمونانێک کە وەرگرتووە بۆ ساڵی داهاتوو دووبارەی نەکەیتەوەیان خۆ باشترکە ئیش لەسەر خۆکەی ئیش لەسەر چواردەورەکە وکەی بە باشتر بەم شێوەیە. تۆ خۆت تەلەبە یا تەخەڕۆجە کردووە پلانت چییە؟ پلانەوە لە ساڵ 2024 چی بکەیت؟ ڕاستی من تەخەڕوجم کردووە ئەم ساڵ بۆ ساڵی داهاتوو پێویستەکە ئیش لەسەر خودی خۆم و بە دوای ئیشێکا بگەڕێم کە لەگەڵ خۆم و چواردەورەکەما بگونجێت زیاتر ئیش لەسەر ئەواکەم ئێستا و حەزەکەم زیاتر پەرەی پێ بم ببێت بە شتێک کە نەک دانیشن چاوەڕێی حکومەتکەین بڵێن ئیشێکمان شتێکمان بکە بێ خۆمان ئێمە هەوڵ بین ئیش لەسەر خۆمان بکەین نەک هەر چاوەڕێ بکەین دانیشین و چاوەڕێ بکەین. زۆر باشە سەری ساڵ شەوی سەری ساڵ هەمومانەزانین ئامادەکاری بۆ کرێت وەکو بۆنەیە سەیری ئەکرێت تۆ چۆن سەیری ئەەکەی دڵخۆشی خۆی دەرەبڕیت؟ ڕاستی وەکو دڵخۆشیەک وەکو دڵخۆشیێک سەیریەکی کە ئەو ساڵی ساڵێکی تاوا کردوتۆ لە تەمەنە سەیرەکی کۆمەڵێ دەرس لێ بینیوە کۆمەڵێ ناخۆشی و خۆشی و تیا بینیوە ئەما بێ بە دەرسێک بۆ تۆ ینی ئەوانە بیر نەچێتەوە کە ئەم ساڵە ڕوویاوە نەکرد ئەحتیادی بڕۆی بۆ ساڵێکی تازە و هیچ پلانێک و هیچ شتێک نەبێ. هیچ شتێکە بۆ لەم ساڵە نەهاتبێتە دی داد نابێ بۆ ساڵێکی ترکە بهێنیتە دی؟ بەڵێ وەڵا زۆر شت هەبووە کە چاوەڕێم نەکردووە ڕووبات بەڵام ڕوویاوە و یعنی ئیتر ئەبێت ئینسان چاوەڕێ هێنێک شتیش بکات نابێت ئیلا شتێک لە مێشی خۆیاندانە بڵێم ئەبەیان نابێت ئەبێت چاوەڕێ هەموو ئەگەرێک بکەیت لە ژیانتە. وەکو بۆنەیەکە بەڵام لەگەڵ هەموو کەسێ وەکو یەک نییە تا ڕادەیە وەکو بۆنێک سێریەکەن من خۆم وەکو بۆنەیە سێری ناکەم بەس تەنها ساڵەکە ئەویش گۆڕینی ژمارەیەکە گۆڕێت هەموو ساڵێ ئەڵێن بەشکم ئەم ساڵمان خۆشتر بێ بەڵام بەداخەوانێ کە ساڵ بە ساڵ وەکو یەک هیچ ناگۆڕێت. زۆر باشە هیچ پلانێکە هەیە بۆ ساڵی نوێ یان نا شتەکانە هەر بە سوتفا ئەبێ ڕووبات؟ باشی وڵی هەموو کەسێ بێ پلانێکی هەبێ لە ژیانیا بۆی سەرکەوتوو بێ و میجۆک و هەموو کەسێک پلانم هەیە و هیوادارم بەدیان بێنم. تا چەنە لە ئێستا یعنی شتێک کە لە ساڵ 2023 نەهاتی بێتە دی ئیشی بۆ بکەی کە لە ساڵ 2024 بێتە دی؟ وەڵاهی تابان بۆ ئەوەی کە بگەی بە خەونەکانە یان ئامانجەکانە هەر ئەوەیە تەنها زیاتر
ئێمە خوێنکار زیاتر بۆ هەوڵین و ئیشێکمان دەست کرد و لە بوارەکەی خۆمانە ئیشکەین و سەرکەوتوو بین تەنها ئەوەنە. کەواتە تۆ قوتابیت پلانت چییە کە تۆ قوتابیت بۆ ساڵی نوێ؟ پلانی نیۆم هەر ئەوەیە تەنها خوێندنەکە تاواکەم و شادەیەکم هەبێت و لە کۆتاییە بگەم بۆی کە ئەمەوێت تو شەن ساڵە هەوڵی بۆیم بۆی ڕەنج و ماندووبوونەکەم بە فیڕۆ نەچێ. خۆم حاضر کردو بۆ سەری ساڵ لەگەڵ هاوڕەکانمین بۆ شوێنان کاتێکی خۆش بەسەرەبین و کۆبوونە خێزانیەکان لەگەڵ دایکم و خێزانەکانی تر. کۆبوونەیە وەکوتم کۆبوونەیەکی خێزانیەکەین بۆ ساڵی نوێ بۆ سیویەکی مانگ لەگەڵ ڕفقەکانم دامناوە و بۆ یەکیش لەگەڵ خێزانەکەم کۆ ئەبینەوە بۆ سەری ساڵ بڵێ. ئەکەی لە ساڵی 2024 چ شتێک بێتە دی لە ژیانی تۆیە؟ تەنها ژیانێکی خۆش لەگەڵ دایکم و ئەوان و هیچی تر. بەم جۆرە هاتینە کۆتایی ڕێپۆرتاژی ئەم جارەشمان کە تایبەت بوو بە ساڵی نوێ و ئامادەکاریەکان بۆ ساڵی نوێ. هەتا بێگەشتنەوەیەکی ترمان بەخوای گەورەتان ئەسپێرم.